گالاکسی فلیپ 5 کە خاوەنی شاشەیەکی گەورەتر دەبێت کەمتر لە 6 مەگماوە تاوەکو ئیڤنتی داهاتووی سامسونگ خودنەوەی داهاتووی گالاکسی زی ببینین پێشبینی دەکەین لە مانجی هەشت یان نۆی ئەم ساڵ هەریەکە لە گالاکسی زی فلیپ 5 زی فلیپ 5 ئاشکرا بکرێن بەپێی هەواڵێکی وەبسایتی سام مۆبل بێ یاخود سام مۆبایل بێ گالاکسی فلیپ 5 ئەم ساڵ شاشەیەکی گەورەتری دەبێت کە دەکرێت هەمان قەبارەی دەبێت بەڵام دادەخرێت کە دەکرێتەوە هەمان قەبارەی هەیە بەڵام کە دادەخرێت شاشەیەکی گەورەتر دەبینین وەروە شاشە بچووکەکەشمان هەرماوەتەوە دەمەوێت سەرنجتان ڕاکێشم بۆ ئەو وێنانە کە دزەی پێکراوە ئەگەر ببینین سێ چار وێنە و دزەی پێکرا لەو هەفتەیە ئەوەی زۆر سەرنج ڕاکێش بوو بەلای زۆر خەڵکەوە هەبوونی شاشەیەکی گەورە بوو لە دەرەوە وەکو دەبینین ئەگەر شاشەکە بکرێتەوە خۆی قەبارەی هەر گەورەیە بەڵام لە دەرەوە شاشەیەکی گەورەترمان هەیە پێشتر ئەو بابەتە بوونی نەبوو لەبەر چ بوونی نەبوو لەبەری سامسونگ نەهەوێت تۆ بە داخراوی ئەو مۆبایلە بەکاربێنی بەڵام زۆر خەڵکیش دەڵێن ئەگەر بێت و شاشەیەکمان هەبێت لە دەرەوەی مۆبایل دەتوانین وێنەی سێلفی بە کامێرەیە زۆر گرنگترەکە یاخود ئەو کامێرەیە مێگاپیکسلی زیاترە بگرین بۆیەش دەکرێت ئەو شاشە گەورەی نوێیە لە بۆ ئەو کارە بەکاربێت شاشەکەی دیکە کە دەبینین لەسەرەوە لە تەنیش کامێراکان هەیە ئەو شاشەیە چەند زانیارێکمان پێ نیشان دەدا لە هەبوونی ڕێژەی ئەوەی کە پاتیەکە چەندە وەروەهاندێک ئەمۆجی نیشان دەدا بەڵام گرنگترینیان زیادکردنی ئەو شاشە گەورەیە کە دەتوانانی وێنەی سەلفی دەبگرێت پێشبینی دەکرێت ئەو مۆبایلە نوێی گالاکسی زی فلیپ 5 لەگەڵ گالاکسی زی فۆڵد 5 لە مانجی هەشت یاخود نۆی ئەو ساڵ لە ئیڤنتێکی بەناوی ئەنپاک لەلایەن سامسونگەوە ئاشکرا دەکرێت دەینە سەر بابەتێکی دیکە چەند شتێک ڕوویدا لەو هەفتەیە چەند بابەتێکی سەرنجڕاکێش لە دنیای تەکنۆلۆژی ڕوویدا لە گرافیکەکی دیکە پێشکەشتان دەکەم بابینە سەر ناسا یاخود پێش بێمە سەر ناسا بێمە سەر ئایفۆن لە هەفتەی ڕابردوو چەند زانیاریشم بۆ باس کردن لەسەر بەرنامەی تێکبیستوار لەسەر ئایفۆنە نوێیەکە باسی ئەومان کە شێوەی دوگمەکان دەگۆڕدرێت چەند گۆڕانکاریێک دەکرێت بەڵام وێنەی فەرمیمان نەبوو کە باسی بکەین تەنیا چەند وێنێکی پێشبینی کراو هەبوو ئەو وێنانە فەرمین بەڵام فەرمیەکەش ئەوەیە کەوا بە شێوەی کات دروست کرایە ئەو کاتە نێردراوەتە چین لەوێ بە شێوەیەکی 3D ڕێندەر کراوەتەوە واتە دەتوانین بڵێن ئایفۆن 15 پرۆ شێوەی دوگمەکانی بەو شێوێت لە هەفتەی ڕابردوو بۆ باسکردن کەوا دوگمە نامێنێ بێگومان دوگمە نەماوە بەڵام شتێکیان زیاد کردووە وەکو دوگمەیە بەڵام دروستکردنی بۆ ئەپل ئاسانترە وبسایتی هایپەرسپیس لەگەڵ شریم ئەپل پرۆ لە تویتەر ئەو وێنەیان بڵاو کردوێتەوە وەکو دەبینین دوگمەکان شێوەیان چەند گۆڕراوە لە چاو ئایفۆن 14 پرۆ دوگمەی سایلنتەکە دوگمەیەکە ئێستا وەکو تەچە کە دای دەگری هەست بە هەزە دەکەی بەڵام وەکو دوگمەی ڕاستەقینە نییە دوگمەی ڤۆلیۆم پێشتر دوو پارچە بوو ئێستا کراوەتە یەک پارچە یەک پارچەکەش چۆنە کە تۆ تەچ دەکەی هەست بە سەرێ و خوارە دەکەی واتە دەتوانی بڵێن هەزەکە و هاپتیک فیدباککە وا دەکەکەوا تۆ هەست بکەی کە دوگمەکە داگرتەوە یاخۆدنا یانێ بڵێن بۆچی ئەپڵ ئەو کاری کردووە لەبەر ئەوەی ئەو کاری کردووە ئەپڵ چونکە تاوەکو ئێستاش ئەپڵ کێشەی دروستکردنی ئایفۆنی هەیە لە چین کە نرخەکەی زۆر گرانە بۆیەش نرخی ئایفۆن لە جیهاندا زۆر گرانە بەپێی ئەو دەنگۆیە نوێیانەبی نرخی ئایفۆن لە بۆ ئەپڵ هەرزانتر دەبی بەڵام دە بۆ بەکارهێنەر بێگومان سەرەکە نایەتە خوارێ هەر بەکو خۆی دەبێت بێمە سەر بابەتێکی دیکە لەو هەفتەیە چەندین بابەتی سەرنجڕاکێش ڕوویدا بینە سەر بابەتێکی زانستی بینە لای ناسا سەتەلایتێکی دروست کرد چەند ساڵێک پێش ئێستا ناوی دارت بوو ئەو سەتەلایتە دەتوانێت بچێتە دەرەوەی زەوی لەوێ ڕوبەڕووی ئەو جۆرە بەردانە ببێتەوە کە دەیانەوەی هێرش بکەنە سەر زەوی ناسا دەڵێ سەتەلایتی دارت زەوی لە بەردی بۆشایی دەپارێزێت تەنانەت ناسا دەڵێ ئەو سەتەلایتە دەتوانێت زەوی بپارێزێت لە هەر هەڕەشەیەکی بەردی گەورەی ئاسمانی کە بێنە سەر زەوی با پێتان بڵێم چۆن ئەو کارە دەکا ئەو سەتەلایتە دەمانچەی پێ نییە خود چەک و تەقەمەنی پێ نییە بۆمبیشی پێ نییە بەڵکو ئەو سەتەلایتە یەک دانەی لێ دروست دەکرێت دەنێردێتە ئاسمان ئەو سەتەلایتە هەر کاتێک بەردێک ببینێت کە بەردەکە قەبارە و تیرەکەی گەورە بێ بەرەو زەوی بێ خۆی بەو بەردەدا دەکێشێ و بەردەکەیان دەتەقێنێتەوە یاخود ڕێڕەوەکەی دەگۆڕێکەوە بەرەو زەوی نێ ناسا یەکەم کاری خۆیان ئەنجامدا پارساڵ وتیان سەرکەوتوو بۆ ئەو پرۆژەیە ئێستا دەڵێن دەتوانین زەوی بپارێزین لە هەر هەڕەشەیەکەوە بێتە سەرزەوی لە ڕێی ئەو بەردانەوە کە کەس نازانی بۆچی دێنە سەر زەوی لە گردون هەن ناسا دەڵێ ئێمە دەتوانین ئێوە بپارێزن لە ڤیدیۆیەکی سەرنجڕاکێش ئەو جۆرە سەتەلایتە بە ئەکشن دەبینین کەوا چۆنی کار دەکات Falcon 9 and DART on NASA's first planetary defense test to intentionally crash into an asteroid. Even if we do everything right,
our sensors work well, our spacecraft is doing well, even then, we might still miss. 4, 3, 2, 1. آیفۆنە نوشتاوەکەی ئەپڵ لەوانەیە خۆی لە کێشەیەکی گەورەی موبایلی نوشتاوە بپارێزێت. وێبسایتی The Insider ڕایگەیاند ئەپڵ پاتێنتێکی بڵاو کردوێتەوە دیزاینێکە لەلایەن ئەپڵەوە دروست کراوە مۆبایلێکی نوشتاوە نیشان دەدا. جیاوازەکەی لەگەڵ مۆبایلە نوشتاوەکانی دیکەی بازار ئەوەیە مۆبایلەکە نەنوشتاوەتەوە بەڵکو لە دوو شاشەی جیاواز پێک هاتووە بە لاشای مۆبایلێکەوە بەستراوە. لە کاتی کردنەوە و داخستن شاشەکان بەجیا دەکرێنەوە و دادەخێت. ئەمەش ڕێگایەکەی دروستکردنی مۆبایل نوشتاوە بۆ ئەپڵ ئاسانتر دەکات. هەرچەندە ئەمە تەنیا پاتنتە کۆمپانیاکان بەردەوام پاتنت واتە دیزاینی لەو شێوەیە دروست دەکەن تا کۆپیڕایتی و بابەتانە وەرگرن واتە مەرز نییە ببێتە بەرهەم. بەڵام لە 2016 بە دەنگۆی ئایفۆنی نوشتاوە لەلایەن ئەپڵەوە هەیە کەی بڵاو دەکرێتەوە هێشتا بە فەرمی هیچی لەسەر نازانێت. سۆنی جۆرە کامێرایەکی نوێی ئاشکرا کرد تایبەتە بەو کەسانی چاویان لاوازە. کامێراکە نرخی $600 لە هاندهێڵدێک و کامێرایەک پێک دێ. هاندهێڵد واتە دەستکەکەی خاوەنی چاوێکە یاخو شاشیش تایبەتە بەو کەسانی چاویان لاوازە بەبێ چاویلگە بتوانن سەیری ئەو شۆتە بکەن کە وێنەکەی دەگرن. سۆنی لە 2018ەوە و کامێرایی بڵاو کردوێتەوە بەڵام ئەم جارە تایبەتی کردو بۆ کەسانی کێشەی کەمبینی، دووربینی، نزیکبینی یان چاوی پۆزیتیڤ و نێگەتیڤیان بەرامبەر بە ڕووناچی هەیە. کامێراکە لێنزێکی ستەیبڵایزی لەسرە 24 تا 720 ملم دەتوانێت زوم بکات. بۆ ڕکابەریکردنی ماکبوک HP مۆدێڵێکی نوێی لاپتۆپی دراگنفلای پرۆ ئاشکرا کرد. وێبسایتی نۆتبوک چێک پێداچوونەوەیکی لەسەر ئەو لاپتۆپە بڵاو کردوێتەوە دەڵێ شاشەیەکی 1200 نیت ڕووناچی و تایبەتمەندی بەرز بە $999 لاپتۆپێکی خراپ نییە. لاپتۆپەکە لەو مواصفاتانە دەست پێ دەکات. Intel Core i5 نەوەی 12 16 GB ڕامی DDR5 256 GB SSD NVMe و بە ڕێزەلوشنی 2560 بەرامبەر بە 1600 کار دەکات. شاشەکەی 14 ئینچە و تەچسکرینە خاوەنی 4 پۆرتی Thunderbolt ئینتەرنێتی 5G و eSIM هەیە و نرخەکەی لە $999 دەست پێ دەکات. مایکرۆسۆفت ڕایگەیان چوارەم ڤێژنی ChatGPT ئێستا بە شێوەی تاقیکاری بەردەستە و لەناو براوزەری Microsoft Edge ئێستا کار دەکات. وێبسایتی Windows Central ڕایگەیان ChatGPT-4 توانای ژیری دەستکردێکی زۆر بەهێزتری هەیە. دەتوانێت تێکست بکاتە ڤیدیۆ و ڤیدیۆش بکاتە تێکست. هەرچەندە لەوانەیە تا ساڵێکی دیکە هەموو تایبەتمەندەکانی ChatGPT نەبینین بەڵام لە ڕووی زمانەوە ChatGPT-4 ئێستا زۆر بەتواناتر و لێزانترە. دوای 6 ساڵ لە بڵاوکردنەوەی یاری PUBG لەسەر کۆنسۆڵ و PC ستودیۆی کرافتن ئەپدێتێکی نوێی بۆ یاریەکەی بەردەست خست. ئەم گۆڕانکاریانە زیاد دەکات لە ئەپدێتی 22.2 چەکێکی نوێ زیاد دەکەن بە ناوی فەماس لە جۆری ئەسۆڵت ڕایفڵە. چەکە نوێیەکە لە ناو نەخشەی یاریەکە لوت ناکرێ بەڵکو دەبێت لە ڕێگەی پاکێجی لوتەوە یان شوێنی تایبەتەوە بەدەست بخەیت. چەکی AUG ئێستا بە شێوەی لوت دەتوانرێت لەسەر زەوی هەڵگیرێتەوە. دەستکاری نەخشەکان کراوە لە زیادکردنی ڕێگای نوێ گوندی نوێ باڵەخانەکان دەستکاری کراون. ئێستا و نوێگەرانیان لە ناو یاریەکە بەردەستە. وێبسایتی تۆمز گاید ڕایگەیان کاژمێرە زیرەکەکەی ئەپڵ توانی ژیانی پیاوێک ڕزگار بکە. پیاوێک بە ناوی کێن کۆنهان لە ئەمریکا لە ئۆکتۆبەری ڕابردووە ئەپڵ واچەکەی بەکاردێنێ. کاژمێرە زیرەکەکە مانگ بە دوای مانگ پشکنینی بۆ ڕێژەی ئۆکسزیینی لە خوێنی ئەو پیاوە کردووە. بۆی بە دیار کەوتووە ڕێژەی ئۆکسزیین لە خوێندا بۆ خوار 80% دابەزیوە پێی وتووە بچێتە لای پزیشک. ئەو پیاوە کە هەستی نەکردو هیچ کێشەیەکی تەندروستی هەیە چۆتە لای پزیشک و پزیشکەکەش پێی وتووە گەر بۆ چەند هەفتەیەک درەنگتر سەردانی پزیشکەکەی کردبە ژیان لەدەست دەدا بەهۆی کەمبوونەوەی ئۆکسزیین لە خوێنی کە تووشی چەندین نەخۆشی جیاواز و ئەگەری مردنیشی دەبوو. وێبسایتی ئەپڵ ئینسایدەر ڕایگەیان کۆمیسیۆنی بازرگانی فیدراڵی ئەمریکی کۆمپانیای ئەپێکیان سزاداوە بە بڕی $235 ملیۆن بەهۆی بەکارهێنانی جۆرە فێڵێک وای لە منداڵان کردبووە پارە بە جۆرە شتومەکێک لە ناو یاری فۆرتنایت بدەن کە پێویستیان پێی نییە تا بەهێزتر بن یان کاریگەری بکاتە سەر یاریکردنیان. ئەو کۆمیسیۆن ڕایگەیان بەشێ لەو پارەیە بۆ ئەو خانەوادانە دەگەڕێنەوە کە بەهۆی ئەو کاری ئەپێک گەیمز لە یاری فۆرتنایت زەرمەند بوون. کۆمپانیای SpaceX ئۆفرێکی نوێی ئینتەرنێتی ستارلینکی لە جیهاندا ئاشکرا کرد کە مانگانە کرێکەی $200 و لە هەموو شوێنێکی سەرزەوی ئەو خستنجاری ئینتەرنێتە پێشکەشی بەکارهێنەران دەکات. خێرایی ئینتەرنێتەکە دەگاتە 350 مێگابت لە چرکێک بەڵام مەرز نییە لە هەموو شوێنێک ئەو خێراییە بە بەکارهێنەر بدە. لەیتنسیەکەشی لە نێوان 25 بۆ 50 ms دەبێت. بینە لای ئۆتۆمبیلەکان بەشێکی گەورەی ژیانمانن بەڵام کۆمپانیاکان بەو شێوە بیر ناکەنەوە بێگومان ئەوان دایانە زۆرترین قازانج بکەن بەڵام هەندێک کاتیش هەندێک کار دەکەن لەوانێ بەڵدی هەموو خەڵک نەبێ بەڵام ئەوەشیان لەبەر خاتری دروستکردن و قازانجی کۆمپانیاکانن. کامیری دەڵێ یاخود توێتە دەڵێ ئیدی کامیری لە ژاپۆن دروست ناکەین. دوای 43 ساڵ لە بڵاوکردنەوەی ئۆتۆمبیلی تۆیۆتە کامیری لە ژاپۆن لەو هەفتەیە یاخودتان بڵێم دوێنێ کۆمپانیای توێتە ڕایگەیاند کە چی دیکە ئۆتۆمبیلی کامیری لە ژاپۆن بڵاو ناکەنەوە کە تاوەکو ئێستا لە 1970ەوە تاوەکو ئێستا 1.3 ملیۆن دانە ئۆتۆمبیلی کامیریان
لە ژاپۆن فرۆشتەوە کە ژمارەکە کەمە بێگومان بەڵام دەبێت ئەوش بزانینکەوە ئۆتۆمبیلی نوێ زۆر بە کەمی لە جیهان دەفرۆشێت لە چاو ئۆتۆمبیلی دەستی دوو و بە گشتی تاوەکو ئێستا ئۆتۆمبیلی کامیری 21 میلیۆن دانای لە هەموو جیهان لێ فرۆشراوە کە پشتی شێرەکەی بێگومان لە ئەمریکایە کە 13 میلیۆن دانا کامیری لە ئەمریکا فرۆشراوە پرفرۆشتن ئۆتۆمبیلی سیدانی ئاساییە کە بە بنزین یاخود گازوایل کار بکە لە ئەمریکا جگە لە تێسلای کە ساڵانە ژمارەیەکی زۆری دەفرۆشرێت واتە کامیری هەردەمێنێ بەڵام لە ژاپۆن بڵاو ناکرێتەوە بەڵام لە ژاپۆن هەر بەرهەم دێ بەڵام هاوردە دەکرێت لە بۆ وڵاتانی دیکە بۆ نمونە لە بۆ ئەمریکا کە ژمارەیەکی یەکجار زۆری لێ دەفرۆشرێت بێمە سەر گرافیکێکی دیکە و بابەتێکی دیکە لەو هەفتەیە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون یاخود گرافیکێکم بۆ ئامادەکردوون لەسەر راپۆرتێک کە باسی مۆبایلی گرانبەهامان بۆ دەکات زۆر کۆمپانیا دەیانەوەی هەموو ساڵێک قازانجی خۆیان لە بواری مۆبایلی گرانبەها بەرز بکەنەوە بەڵام تاوەکو ئێستا ناتوان ڕکابەری کۆمپانی ئەپڵ بکەن با لەو گرافیکە بە کورتی بۆتان شیکەمەوە کە هۆکارەکەی چیە و بۆچی ئەپڵ بەو کۆمپانیایە زەبەلاها پرداهاتە دەناسرێت کە خاوەنی زیاتر لە 2 تریلیۆن دۆلارە نزیکەی 145 پارەکەشیان بە کاش هەیە وبسایتی Counterpoint ئەو گرافیکەی بڵاو کردەوە لەم هەفتەیە دەڵێ فرۆشی مۆبایلی گرانبەها زیادی کردووە دەڵێ تەنانەت 175 يعني 150 بۆ 175 هەموو جیهان مۆبایلی گرانبەها بەکاردێنن هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەی بۆ ئەوەیە مارکتینگ و ڕێکلامی کۆمپانیەکان زیاتر بۆ مۆبایلە گرانبەهاکانە مەبەست مۆبایلی گرانبەها ئەوەیەکەوە مۆبایلەکە نرخی لە 600 دلار بەرزتر بێ و بە گشتیش لە 1000 دلار دەناسێنرێن ئەو مۆبایلەکان نرخیان گرانبەهایە کۆمپانیای ئەپڵ کە بە ڕەنجی ڕەش لەو گرافیکە ئاماژەی پێکراوە لە چاو 2021 لە بۆ 2022 لە چاو یەک ساڵ 16 داهاتی بەرز بۆتەوە داهات مەبەستمان لە فرۆشی مۆبایل نییە بەڵکو فرۆشی مۆبایل جیای لەگەڵ داهات مەبەستمان لەوەیەکەوە مۆبایلەکەی لەوانەیە هەرزانتر دروست بکە بەڵام گرانتر دەیفرۆشێ لە 2021 هەفتاویەکی بازاری جیهانی پێک دەهێنا لە 2022 ڕێژەکە بەرز بووتە بۆ 175 سامسونگ 105 داهاتی لەدەست داوە لە مۆبایلی گرانبەها واوەی یاخود هواوەی 144 لەدەست داوە شاومی کە بە MI دەناسرێت لە جیهان وەکو براندێکی بەناوبانگ 130 لەدەست داوە لە مۆبایلی گرانبەها وەروەها ئۆنەرمان هەیە کە براندێکی نوێیە دەتوانین بڵێ هەر سەر بە هەواویە بەڵام براندێکی نوێ لە چاو ئەپڵ و سامسونگ 110 لە بازاری مۆبایلی گرانبەها چۆن دەڵێ پشتیان زیاتر بووە لە ماوەی ئەو ساڵە بەهۆی ئەوەی چەند مۆبایلێکیان بڵاو کردن نرخیان بەرز بوو لە سەری 600 دلار بوو گوگل 118 زیادی کردووە ئەڤەریج ئەو کۆمپانیانی دیکەیە کە 119 داهاتیان دابەزیوە بەڵام ئەوەی کە پشتی شێریۆ بەر دەکەوێت بگومان سامسونگ و ئەپڵە بە تایبەتیش ئەپڵ کە هەموو ساڵێ داهاتی زیاد دەکات بەڵام ڕێژەی فرۆشی ئایفۆنیشی کەم دەکات چونکە مۆبایلەکانی گرانتر و گرانتر دەبن قازانجیان زیاتر دەبێت بینە سەر گرافیکێکی دیکە بابەتێکی دیکە تا پێشەش بکەم لەو یەک دوو هەفتەی ڕابردوو زۆر بابەت لە سوشال میدیا بڵاوکرانەوە باسی پلیستیشن 5 و ئەکسبۆکسی سیریەسی نوێ کرا یاخود پلیستیشن 5 پرۆ و ئەکسبۆکس سیریەس مۆدیلی نوێیان کە دەڵێن ساڵەکی دیکە یاخود دو ساڵی کە بڵاو دەکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوانەش باسی پلیستیشن 6 و ئەکسبۆکسی تەواو نوێ کرا کە دەڵێن ئەگەری هەیە لە 2028 بڵاو بکرێنەوە هەردوو کۆنسۆڵ بێگومان چەند ساڵێک مەماوە تاوەکو بڵاو بکرێنەوە بەڵام چەند زانیاریەک هەیە کەەوە چی دەکەن بۆ منە پلیستیشن 5 ئێستا خاوەنی پەخشی ڤیددیۆیی 4K لە 6 فریم تاوەکو ێستاش هەموو یاریەک ناتوانێت بە 4K 6 فریم یاریەکە بکرێ زۆر چار هەر 2K ئەپسکیل بکرێتەوە تەکنۆلۆژیاکە پێ ئەپسکیلینگ تەکنۆلۆژیاکە وا دەکە ڤیددیۆیەکە پەخشی گەورەتر خۆی نیشان دەدەگێتە 4K بەڵام بۆ پلیستیشن 6 و ئەکسبۆکسی تەواو نوێ کە نازانێت بزەوت ناویان چی دەبی دەڵێن ئەگەری هەیە مواصفاتەکان ئەوەندە بەرز بێ ڕکابەریەکە ئەوەندە بەهێز بێ بتوانن یاریەکان بە کواڵەتی 8 کە باوەڕ ناکەم لە جیهان زۆر خەڵەکە بێ بتوانێت تەلەڤیزۆنی هەشتەی هەبێت لە ماڵەوە کەچی ئەوانە بتوانن بە تەکنۆلۆژیای 8K ڤیددیۆمان بۆ پەخش بکەن بێمە سەر بابەتێکی دیکە و گرافیکە چکەتان پێشکەشکەم دوێنێ شەو کۆمپانی ئەپێک گەیمز کە دروستکەری یاریەکانی فۆرتنایتە دروستکەری زۆر یاریە چەند شتێکی سەرنجاکێشیان لە جیهاندا نمایش کرد وێژنێکی نوێی مێتاهیومنیان نمایش کرد کە کاری ئەو مێتاهیومنە دروستکردنەوەی دموچاوی مرۆڤە بە شێوەیەکی سەرنجڕاکێش ڤیددیۆیەکتان پێ نیشان دەدەم سێری ئەو ڤیددیۆ بکەن بزانن تەکنۆلۆژیای دروستکردنی یاریەکان و فیلمی سینەمایی چەندە پێشکەوتووە. I need performance capture to work like a mirror. I needed to capture whether I'm acting scared or angry, but also subtle emotions. But sometimes all I need is a look.
ئەوەی بینیتان دووچاوی مرۆڤ نییە بەڵکو جوڵەکانی دووچاوی مرۆڤ کاپچەر کراوەتە تۆمار کراوە بەڵکو بە ئایفۆنیش تۆمار کراوە تا بە مۆبایل جوڵی دووچاو تۆمار کراوە کراوەتە سەر ئەو تەکنۆلۆژیە وا دەکە و کارکتەرانە بەو شێوەیە دەربچن. دێمۆیەکیان نیشان داین ئەپێک گەیمز کە زۆر سەرنجڕاکێشەوە گرافیکی یاریەکانمان نیشان دەدا وەروە شتێکی دیکەش نیشان دەدەکەوە یاریەکان یاخود ڤیدیۆ گەیمز بە گشتی لە زیانی تەکنۆلۆژیا تاکە دەتوانین بڵێن سێکتەرن دەتوانن تەکنۆلۆژیا بە تەواوەتی ببەنە پێش بیبەنە لێڤڵێکی دیکە نێکست لێڤڵمان پێ نیشان بدەن. دێمۆ یاری هێڵبڵیدیان پێ نیشان داین کە ڤیدیۆەکەی زۆر سەرنجڕاکێشە لەوانێ زۆر خەڵک نەزانن کە ئەوە ڤیدیۆ یاریە زۆر خەڵک لەوانێ بڵێن ئەوە دووچاوێکی ڕاستەقینەیە سەیری ئەو ڤیدیۆ بکەم. I see through your darkness now. I see through your lies. I will show them how to see as I do. I will not appease your gods. I will destroy them. لەم هەفتەیە هەوڵمدا بابەتێکتان بۆ ئامادە بکەم کەوا باسی ئایفۆن بکەین مێژووی دروستبوونی ئایفۆن بە شێوەیەکی سەرنجڕاکێش و وەکو چیرۆکیش بیجێڕینەوە کەوا چۆن ستیڤ جۆبز لە ساڵی 2007 یەکەم ئایفۆن دروست کرد. دروستکردنی هەر بابەتێک لە دنیا جیهانی تەکنۆلۆژی و ئاسانیە بێگومان هەوڵێکی زۆری پێویستە وەروەها باگرامەتێکی زۆر و خەڵکێکی زۆری پێویستە. لەم راپۆرتە مێژووی ئایفۆنتان بۆ دەجێڕمەوە. ساڵی 2004 و چەند ساڵێکە ئەپڵ یەکەم ئایپۆدی بڵاو کردوێتەوە. ئامێرێک دەتوانێت 1000 گۆرانی بخاتە ناو جیرفانی بەکارهێنەر لە سەردەمێک ئامێرەکانی سیدی پلەیەری هەڵگیرا و بەرەو لە ناوچوو دەچون بەهۆی گەورەی قەبارەیان و ئاسانی لە کۆپیکردنی سیدیەکان و نەهێنانەوەی پارەی پێویست بۆ هونەرمەند و کۆمپانیەکان. بەڵام ئایپۆد ئەو ئامێرە بوو فێڵ لەگەڵ نەدەکرا دەبوایە بەکارهێنەر گۆرانیەکان بکڕێ ئەلبومەکان بکڕێ بەو شێوەیە هەموو لایە قازان زیرەکرد. هەر لە ساڵی 2004 مۆبایلەکان زیرەکتر دەبوون کاتی کۆمپانیای ئەپڵە بیر لە داهاتوی بازرگانی و پێشکەوتی مۆبایل بکاتەوە. ستیڤ جۆبز تیمێکی 1000 کەسی پێک دێنێ هەمویان کارمەندی ئەپڵن پێی وتن لە ئێستاوە دەبێت کار بۆ مۆبایلی زیرەک بکات کەس نەتوانێت بیری بۆ بچێت لە هەمان کاتیش کیبۆرد و دوگمەی ژمارەی نەبێ و دەبێت بە پەنجەی مرۆڤ کار بکات. کات تێپەڕی ئەپڵ هەر خەریکی بڵاوکردنەوەی کۆمپیوتەری نوێ گەیشتینە ساڵی 2005 تیمەکەی ستیڤ جۆبز خاوەن و بەڕێوەبەری جێبەجێکاری ئەپڵ ئامێرەشیان دروست کرد بەڵام ئامێرەکە مۆبایل نییە بەڵکو تابلێتە بیرۆکەی یەکەم ئایپاد. جۆبز بە کارمەندانی ئەپڵی وت دەمەوێت ئەم تابلێتە بۆ بچووک بکەنەوە بیکەنە مۆبایلێک بێتە نێو جیرفانەوە بە پەنجەکانیش کار بکە نەک بە پێنووس وەکو مۆبایلەکانی نۆکیا و براندەکانی دیکە. تیمەکەی ئەپڵ دووبارە چوونەوە ژووری دیزاین و کارکردن و دوای ساڵێک بە سەرپەرشتی ستیڤ جۆبز یەکەم مۆبایلی زیرەکی کۆمپانیای ئەپڵیان لە مێژوودا دروست کرد. یەکەم ئایفۆن ئامێرێک مۆبایلێک شۆڕشێک دەتوانێت جیهانی بازرگانی تەکنەلۆژی و پەیوەندی ڕۆژانەی ژیانی خەڵکی هەموو کەسێک لەسەر هەزارێ زەوی بگۆڕێ. ساڵی 2007 لە کۆنفرانسی ساڵانەی خۆی ستیڤ جۆبز هاتە سەر ستەیج سیمینارە بەناوبانگە مێژوویەکەی پێشکەش کرد. وتی ئامێرێکمان دەوێت ئینتەرنێتی ڕاستەقینەی هەبێ مۆبایل بێ و ئایپۆد بێ. مەبەستی جۆبز لە ئینتەرنێتی ڕاستەقینە ئەوە بوو وەکو کۆمپیوتەر بتوانێت ئینتەرنێت بەکاربێنێ. چونکە لەو سەردەما زیرەکترین مۆبایلەکان نیان دەتوانی وەبسایتەکان وەکو کۆمپیوتەر بکەنەوە ئەپلیکیشنیشیان نەبوو. مۆبایل بێ ئایپۆد بێ ئایپۆد سەرکەوتوترین ئامێری ئەپڵ بوو لەو سەردەما. ئەو مۆبایلە نوێی ئایپۆدی هەر تێدایە. لەو ڕۆژە مێژوویە جۆبز یەکەم ئایفۆنی ئاشکرا کرد ناوی تەنیا ئایفۆن بوو. PTI لە زۆربەی بەرهەمەکانی ئەپڵ هەیە کە ستیڤ جۆبز دەڵێ ئەو PTIە بەو مانایانە دێ ئینتەرنێت individual واتە تاکە کەسی instruct واتە ڕێنمایی لەگەڵ inform واتە ئاگدارکردنەوە لەگەڵ وشەی inspire واتە ئیلهام بەخش. لەگەڵ بڵاوکردنەوە یەکەم ئایفۆن لە 2007 ئەپڵ جیهانی مۆبایلی هەژاند نۆکیا سامسونگ سۆنی و مۆتۆڕۆلا لە خەو هەڵسان. ئەمە داهاتوی مۆبایلە. یەکەم ئایفۆن ئەپستۆریشی نەبوو تەنیا ئەو ئەپانەی تێدا بوو کە ئەپڵ داینابوو تەنیا ئەوان دایانتوانی کار بکەن. کامێرایکی سادە و خراپی هەبوو سێلفی نەبوو و دوگمەی هۆم و ڤۆلیۆم و قوفلی سەر شاشەی هەبوو. ئەپڵ لە 2008 دووەم ئایفۆنی بڵاو کردەوە بە ناوی ئایفۆن 3G بۆ مانای نەوەی سێمی ئینتەرنێت دێت چۆن ئێستا
4Gمان هەیە ئەو کاتە 3G تازە بۆ مۆبایلەکان زیاد دەکران لە ساڵی 2009 سێم ئایفۆن ئاشراکرا بە ناوی 3GS یەکەم جارە ئەپڵ PTS بۆ ئایفۆن بەکاربێنێ کە بە مانای بەهێزتر باشتر مواسەفاتی خێراتر دێت لە ساڵی 2010 ئەپڵ ئایفۆن 4 ئاشکرا کرد شێوەکەی گۆڕدرا خێراییەکەی زۆر زیاتر کرا کێشەی ئەنتێنای هەبوو ئەو هێڵانەی لەسەر لێوارەکانی ئەو ئایفۆنن کاریان وەرگرتنی سیگنەڵی پەیوەندی بوو کاتێک پەنجەت لەسەر بواە پەیوەندەکە دەپچرا ئەپڵ گلەیی قبول نەدەکرد دەیوت خەڵک نازانێت چۆن مۆبایل بەکاربێنێت لێرەوە خەڵک هێرشیان کردە سەر کۆمپانیا ئەپڵ کەوا لەو کاتەوە تا ئێستا دەوترێ ئەپڵ غڕوری بەرزە تەنیا بە دوای پارەوەن لە ساڵی 2011 ئەپڵ ئایفۆن 4S ئاشکرا کرد ستیڤ جۆبز داوا لێبوردی لە هەمووان کرد کێشەی ئەنتێنایەکەی چارەسەر کرد ئایفۆن 4S دەیتوانی ڤیدیۆی فول HD تۆمار بکە کە پێشکەوتنێکی گەورە بوو بۆ ئەپڵ وا دەمەوێت بڵێم لەو ساڵە دروستکەری ئایفۆن دروستکەری کۆمپانیای ئەپڵ و دامەزرێنەری ئەپڵ ستیڤ جۆبز بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد مردنی جۆبز کاریگەرێکی گەورەی کردە سەر کۆمپانیا ئەپڵ و فەلسفەی دروستکردن و دیزاینکردنی ئامێرەکانیان جۆبز نەیدەهێشت شاشەی ئایفۆن گەورەتر بێ قەبارەیان گەورەتر بێت چونکە پێی وابوو چی حەز دەکە بلۆکێک لە نێو ژیرفانی خۆی هەڵگرێت بەڵام بازاری مۆبایلی شاشە گەورە و مۆبایلی گەورەتر پێویست بووە ڕکابەرەکەی کە سامسونگ گەوای کرد شاشەی مۆبایل بەرەو گەورەتر بچێت لە ساڵی 2012 ئەپڵ ئایفۆن 5 ئاشکرا کرد یەکەم جارە قەبارەی شاشەی مۆبایلەکە گەورەتر بێ بەو شێوەیە شاشەکەی کریا 4 ئینچ ئەمەش دوای ئەوە دێ تیم کوک هاوڕێی جێگرەوەی ستیڤ جۆبز کریا بەڕێوەری جێبەجێکاری ئەپڵ واتە CEO ئێستا جۆبز مردووە نەماوە تا ڕێگری لە گەورەکردنی شاشەی ئایفۆن بکە بۆیەش ئایفۆن 5 شاشەکەی گەورەتر کرا لاشەی مۆبایلەکە کریا ئەلەمنیۆم و خاوەنی ئینتەرنێتی 4G LTE بوو پۆرتی بارگاویەکەی گۆڕدرا بۆ لایتنینگ کە بچووکترە و خێراترە و بێگومان ئەپڵ تاوەکو ئێستاش ئەو پۆرتە بەکاردێنێت کە هەندێکمان پێمان وایە کاتی گۆڕینێتی و پێویستە بکرێتە USB Type-C لە 2016 ئەپڵ 5S و 5C ئاشکرا کرد 5S پەنجەمۆری بۆ ئایفۆن زیاد کرد ڕێگایکی دیکە بۆ ئەوەی سیستمە پاراستنە بەناوبانکەی ئایفۆن بەهێزتر بکە لە ساڵی 2014 تیم کوک هەوڵی شتێکی جیاوازیدا مۆبایلێک دروست بکە سەدان ملیۆنی لێ بفرۆشێ و ببێتە پڕفرۆشتنی مۆبایل لە جیهاندا و توانیشی ئەو کارە بکە لە 2014 ئەپڵ ئایفۆن 6 و 6 پلسی ئاشکرا کرد دووەم جارە ئەپڵ شاشەی ئایفۆن گەورەتر بکە نەک تەنیا شاشە ئەم جارە وشەی پلسمان هەیە واتە ئایفۆنێکی گەورەتر هەرچەندە ئەو ئایفۆنە کێشەی نیشتانەوەی هەبوو بەهۆی ئەوەی مۆبایلەکە زۆر تەنک بوو بەکارهێنانی ئەلەمنیۆم وای کرد ئایفۆن 6 و 6 پلس بنوشتێتەوە بەڵام بوونە پڕفرۆشتی مۆبایلی زیرەک لە مێژوودا تا ئێستا هیچ مۆبایلێکی زیرەک ئەوەندەی لێ نەفرۆشاوە نۆکیا 1100 لە پلەی یەکەم دێ وەکو مۆبایلی ئاسایی لە پڕفرۆشتین مۆبایلی مێژووش دێ بە 250 میلیۆن کۆپی و ئایفۆن 6 و 6 پلس 222 میلیۆن کۆپیان لێ فرۆشاوە واتە دووەم پڕفرۆشتنی مۆبایلن لە مێژوودا ئەپڵ لە 2015 ئایفۆن 6S و 6S پلسی ئاشکرا کرد ئەپڵ لە 2016 کارێکی جیاوازتری کرد ئایفۆن 7 و 7 پلسی ئاشکرا کرد یەکەم جارە لە دواوە دوو کامێرا ببینین بتوانن وێنەی پۆترێت بگرن و ئەپڵ ڕخنەیەکی زۆری لێگیرا بەهۆی لادانی شوێنی هیرفۆن تەنانەت کۆمپانیەکانی دیکەش گاڵتەیان بە ئەپڵ کرد کەچی ئەوانیش دواتر ئەو کاریان ئەنجامدا و شوێنی هێدفۆنیان لادا هەندێک دەڵێن ئەپڵ بۆیە ئەو کارەی کردووە تاوەکو بتوانێت هێدفۆنە وایرلێسەکەی کە ئێرپۆسە ژمارەیەکی زیاتری لێ بفرۆشێ و توانیشی ئەو کارە بکە ڕاستە بازرگانیەکی تەواو زەبەلاحی بۆ ئێرپۆس دروست کرد بەڵام تا ئێستاش بەشێکی زۆر لە بەکارهێنەران دەڵێن ئەپڵ دەبوایە شوێنی هێدفۆنی هێشت بایەوە لە 2017 ئەپڵ ئایفۆن 8 و 8 پلسی ئاشکرا کرد و هەر لەو ساڵە ئەپڵ یەکەم ئایفۆنی تەواو جیاوازی ئاشکرا کرد تەواو شاشەیە ناوینە ئایفۆن 10 کە خەڵکی بە ئایفۆن X ناوی دەهێنن PTX لێرە بە مانای دەدێت چونکە دێم ساڵە ئەپڵ ئایفۆنی بڵاو کردوێتەوە بۆیش ئایفۆن 9مان نەبینی چۆن ویندۆز 9مان نەبینی ژمارە 9 لە جیهانی تەکنۆلۆژیا وەکو ژمارە 13 نیوتەوانی خەڵکە لە 2010 ئایفۆن 10R 10S 10S Max و لە 2019 ئایفۆن 11 11 پرۆ 11 پرۆ ماکس یەکەم جارە وشەی پڕۆ بەکاردێ ئایفۆنێک سێ کامێرای هەیە کامێرایەکی ئاسایی پۆترێت وە سێمیشیان ئۆڵترای دەتوانێت وێنەی فراوان بگرێت لە 2020 ئەپڵ ئایفۆن 12 12 مینی 12 پرۆ و پرۆ ماکسی بڵاو کردەوە کە زۆرترین ئایفۆنە لە ساڵێک بڵاوی کردبێتەوە و هەر لەو ساڵە ئەپڵ چارجەری لەناو بۆکسی ئایفۆن لادا وتی خەڵکی چارجەری خۆیان بەکاربێنن و مەبەستیشیان لەو کارە پاراستنی ژینگە بوو کە تا ئێستاش خەڵک باوەڕ بۆ قسە ناکات بەڵێن تەنیا بۆ کۆکردنەوەی پارێکی زیاتر ئەپڵ و کارەی ئەنجام داوە لە 2021 ئایفۆن 13 13 پرۆ 13 پرۆ ماکس بڵاوکرانەوە لە 2022 ئایفۆن 14 14 پرۆ 14 پرۆ ماکس 14 پلس بڵاوکرێەوە کە خێراترن وێنەی باشتر دەگرن ڕووناکتر دەگرن ئەو مۆبایلی پێشکەوتوترن هەندێک ساڵ ئەپڵ ئایفۆنێکی جیاواز بڵاو دەکاتەوە بە ناوی ئایفۆن SE پیتەکانی SEش پێشبینی دەکرێت بە مانای ستاندارد ئیدیشن بێ ئەپڵ ئایفۆنانە بڵاو دەکاتەوە تاوەکو زۆرترین خەڵک بتوانن بە کەمترین نرخ بێنە نەو جیهانی ئایفۆن کە لای خەڵکی تاوەکو ئێستا هەر زۆر گرانە لە مۆبایلەکانی ڕکابەری ئەمە یەکەم ئایفۆنە و ئەمەش
دوایین ئایفۆنە کە ئەپڵ بڵاوی کردوێتەوە. ئایفۆن ئیلهامێکی گەورەی بە جیهانی مۆبایلدا تەنانەت بازرگانیەکی 85 میلیارد دلاری لە ڕێگەی ئاپستۆرەوە دروست کرد کە بوونی نەبوو. ئەپەکانی مۆبایل پێش ئایفۆن بەو شێوەیە نەبوون. بەکارهێنانی تەچسکرین بەو شێوەیە نەبوو. ئایفۆن توانێت جیهان بگۆڕێت. هەرچەندە ڕکابەرەکانی ئەپڵ ئێستا لە ڕووی هاردوێرەوە زۆر لە ئەپڵ پێشکەوتوترن. بەڵام بەهۆی سنوورداری سیستمی iOS ئەپڵ بەکارهێنەرانی خۆی بند کردووە نەتوانن مۆبایلی دیکەی ئاندروید و ناوازەش بن تاقی بکەنەوە. ئەمە چیرۆکی ئایفۆنەکانە. هیوادارم سوودتان لێوەرگرت بێت. چیرۆکی ئایفۆنەکانمان بینی بە باسی شتێکی دیکە بکەم کۆپانەی ئەدۆبی لەم هەفتەیە ئەنجامیدا ئاشاکردنی پرۆگرامێکی نوێیە بە ناوی ئەدۆبی فایرفلای. مەبەستمان لە فایرفلای ناویاری لاسەڤەز نییە بەڵکو ئەدۆبی شتێکی دروست کردووە تۆ دەتوانی ئەگەر بۆ نمونە گرافیکیش نەزانی فۆتۆشۆپیش بەکاربیێنی نەزانی ئافتر ئیفێکتش بەکاربیێنی بەڵام کارێک بکەی پێی بوترێ گرافیک تۆ مەسەلەن دەڵێ وێنەیەکی کەشتێکم دەوێت ئەو کەشتێش ڕەنگی سوور بێت تەنیات بە نووسینی ئەو بابەتانە ڕێک ئەو پرۆگرامە کەشتێکە دەداتەوە ڕەنگە کەشت بۆ هەڵدەبژێرێ شتێکی زۆر سەرنجڕاکێشە بەتابەتی بۆ کەسانێک کە سەرەتانە دروستکردنی گرافیک یاخود دانوێت کاتێکی زۆریان لە دیزاینکردنی شتەکان بۆ بگەڕێتەوە ئەدۆبی ڤیددیوەیەکی بڵاو کردەوە لە ڤیددیوە زیاتر زانیاریمان لەسەر بەکارهێنانی ئەدۆبی فایرفلای ئەنجام دەدا هەرچەندە نرخی ئەو پرۆگرامە تاوەکو ئێستا دیاری نەکرێ بەڵام دەکرێت لەگەڵ ئەدۆبی کریێتیڤ کلااو بەدەستی بێنی کە مانگانە پارێکی زۆرە لەم ڤیددیوە زانیاری زیاتر دەبینی. کاتژمێر 5:30 ئێوارە هەموو پێنجشەممەیەک پرۆگرامی تێک 24تان پێشکەش دەکەم خوداتان لەگەڵ.